بە پێ و پەیوەندی ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی عراقی فیدرال و ئەو پەیوەندی نێوان بەڕێز وەزیری تەندروستی هەرێم وەزیر تەندروستی عراقی فیدرال بۆ ساڵی داهاتووش لە بودجەی 2018 عراقی فیدرالیشدا بەشە دەرمانی بودجەی تایبەت بە دەرمانی هەرێمی کوردستان ئەوەش دەستبیت کراوە ئەوەش دڵنیای ئەومان پێدەداکەوە لە ساڵی داهاتووش هاتنی دەرمان لە ڕێگەی بەغداوە بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت هەرچەندە وەکو پێویست نییە چونکە بەپێی کە ئەگەر بێت و بەپێی یاسا بێتن پێویستە هەموو پێویستیەکانی دەرمان و پێویستی پزیشکی هەرێمی کوردستان لە ستاسەتی لە ڕێگەی بەغداوە بدرێ بەڵام لە ساڵانی پێشووتریش و ئەم ساڵیش و بۆ ساڵی داهاتووش ئەوەی کە دەنێردرێت لە 100 نییە نزیکەی 150 پێویستیەکانە بەڵام ئێمە ئەو بڕێتر لەسەر بودجەی خۆمان ئەو بڕەپاری کە لە بەردەستی خۆمانە دەیکڕین ئێستا وەک دەزانی لەبەرەوە ئێمە لە 3 ساڵە لە قەیرانێکی دارایی قۆڵین ئەوە سەرڕای هاتنی ژمارەی زۆری ئاوارە و بەردەوام بوونی شەڕەکان کە کاریگەریی خراپی هەبووە لەسەر لایەنی تەندروستی و بەتایبەتی لەسەر مەسەلەی دابینکردنی دەرمان ئێستا ئێمە بەردەوام بووین و دەتوانین دەرمانە پێویستەکان ئەو دەرمانانەی کە پێویستن بۆ هۆڵەکانی نەشتەرگەری بۆ شوێنەکان بۆ فریاکەوتنەکان بۆ بژانەوەی دڵ بۆ چاودێری چەر ئەوانە کە دەرمانی زۆر پێویستن ئەوانە بەردەوامە لە نەخۆشخانەکانەوە و مانگانەش وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بڕی 6 ملیار دینارمان بۆ دابین دەکات بۆ کڕینی ئەو پێویستیانە بەوە توانیتمان دەرمانی پێویست لە نەخۆشخانەکان دابین بکەین بەتایبەتی بۆ ئەو شوێنانەی کە زۆر پێویستن و نابێ دەرمانی لێ نەبێتن بەڵام بە شێوەیەکی گشتی دەرمان ئێستا وەکو پێشووتر نییە